بینەرانی عزیز لاکیۆکن سڵاوی ئەمەتان لەبێ و ئەم کاتتان باش ئێواری سێمانێتان پێشکەشەکان بە میوانداری زۆر بەڕێز کاک جەبار گۆران کە بەڕێزیان خاونی بڕوانامەی ماستەرن لە کارگێڕی و داراییە بە هەمان شێوە وتەبێژی بازاری ئاڵوگۆڕی دراون لە سلێمانی ئەمڕۆ لە ئێمە میوانە قسە و باسەکەین لەسەر هۆکاری ناجێگیری بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار. کاک جەبار بەخێربێ. زۆر سپاس بۆ تۆش بەخێربێ سەرچاو. کاک جەبار هەنێک لە چاپێکەوتنەکانتم بینی لە ئوتام کۆتا چاپێکەوتنت بوو کە کۆنگرێکی ڕۆژنامەوانی بوو ئەگەر هەڵە نەبم باسی ئەوەتە کرد کە وتە چەند جارێکی تر ئەم قسەیەم کردووە وتومە ئەم دۆخە تێ ئەپەڕێت ئەم دۆخە کاتیە هەڵبەتە باسی ئەواکەین کە نرخی دۆلارە ئەم دۆخەتی ئەپەڕێ بزام لەسەر چ بنەمایەک ئەم قسانە دەکرد زۆر دڵنیا بوویت چۆن ئەوەندە دڵنیا بوویت هەرواش دەرچوانە وایە زۆر سواسانەکەم سڵاو لە بینەرانی بەڕێز تەمان من ئەو کاتێک کە بڵێن شیکاریم بۆ دۆخی بەهای دیناری عێراقی لە بەرامبەر دۆلاری ئەمریکی ئاگر لەسەر دوو بنەما بوون بنەما ئابووری و دارایەکی عێراق و لە پاڵ ئەوشا هۆکارە سیاسیەکان بەڕاستی ئەمەی کە لە عێراق ئەگوزەرا هیچ پەیوەندیەکی بە دۆخی ئابووری و دارایی عێراقەوە نەبوو لەبەری دۆخی ئابووری عێراق لە ئاستێکی زۆر بەرزایە هەڵبەت من مەبەستەکەم لایەنە دارایەکەیەتی احتیاطی نەختە لە بانکی مرکزی عێراقی و دوای ئەوەش پێگەی عێراق لەسەر ئاستی نەخشەی وزدا لە چه ئاستێکە بەڕاستی ئێمە کۆمەڵێ وەکو بڵێ لێکدانەوەمان کرد کە بۆ ئەو دۆخە کە هیچ منتیق و لۆژیکێکی تیانە بەهای دیناری عێراقی لە بەرامبەر دۆلاری ئەمریکا دابەزێ دیارە ئێمە ئەزانین کە احتیاطی نەخل لە بانکی مرکزی عێراقی بە پێی راپۆرتی بلومبێرگ ئەڵێ زیاتر لە 115 میلیارد دۆلار کە ئەمە بۆ ئێستای عێراق لە ئاستێکی زۆر بەرزایە چونکە ئەو دراوە سەرێکی عێراق کە تەداولی پێوەکرێت لەسەر ئاسی عێراق ئەنی بە بەهای تقریبا 90 تریلیۆن دینارە کە نزیکەی 6 میلیارد دۆلارەکە ئێستا بە پێی زانستە ئابوووریەکان ئەو دراوە مەحەلەی کە لە هەر وڵاتێکە تەداولی پێوەکرێت 1.20 پێویستە ئەوەنە احتیاط هەبێت لە بانکی مرکزی ئەو وڵاتە ئێستا زیاتر ئەتوانین بڵین دوو ئەوەندە احتیاطی نەقەتەیە بۆ سەپۆرت و پاڵپشتی دیناری عێراقی لە بانکی مرکزی عێراقی و لەگەڵ ئەوەشە هنا احتیاطی زێر کە نزیکەی 134 تەن زێڕی هەیە عێراق کە ئەمە نیسبەتێکی زۆر بەرزە بە حەقەت لەبەر ئەوە ئەنی ئەتوانین بڵێ مەترسی لەسەر بەهای دیناری عێراقینەوە دوای ئەوە زێڕش ئەکرێ ڕۆژانە زێڕش ئەکرەوە لە هەمان کاتیشا عێراق یەکێکە لە وڵاتانی کە وەکوڵێ پێگەیەکی گەورەی هەیە لەسەر ئاسی نەخشەی وزا کە ڕۆژانە نزیکەی 5 میلیۆن بەرمیل نەوت هەنارداکە ئەگەر لە ڕووە ئابوووریەکەیەوە سەیری بکەی دیناری عێراقی لە بەرامبەر دۆلار هیچ مەترسیەکی نییە بەڵام لە بەرامبەرە چەند هۆکار و فاکتەرێکی تر هەیە کە ئەمانە ئەتوانین بڵێن بە زۆرێک لە جۆرەکان لە ماوەکانی ڕابردووە تەحکومی بەسەر دیناری عێراقیەوە کرد ئەویش هۆکارە سیاسیەکان بوو هۆکارە سیاسەکان چییە؟ سێڕاعێک هەیە لە نێوان ئەمریکا و ئێرانە کە چەندین ساڵە ئێران سزای ئابووری لەسەر ئابلوقی لەسەرەتەنانە لە دوای 2015ەوە لە سەردەمی کابینەکەی دۆناڵد ترامپە کۆمەڵە سزای وەکوڵێ کوشندە بەسەر ئێرانە سەپێنرا زۆری منفەزەکانی بەڕوات داخرا طبعا ئەم دۆلاری کە ئێمە لە ئەنجامی فرۆشتنی نەوتەوە دەستمان ئەکەی ئەوەی کە سەپۆرتێکە و پاڵپشتێکات و هەموو ئەم ترانسفێرانە کۆی ئەم فرۆشتنی نەوتە و ئەم دۆلارانە کۆ ئەکرێت و هەر هەموو لەلایەن فیدرال ڕزێرفی ئەمریکا و دوایەوە وەزارەتی گەنجینەی ئەمریکا ئەم پاڵپشتیەی دۆلار کە لەلایەن ئەمریکا وەکری ئەتوانین بڵین ئەمە وەکو هاوکاریەکی عێراق وایە چونکە عێراق یەکە لە وڵاتانی کە سیستەمی دارایی بانقی نەبەسراوەتەوە بە ناوەندە داراییە بانقیەکانی جیان و دەکات لە زانستی ئابوووریە پێوتێ سویفتی پێڵەن سویفت کۆدی پێڵەن لەبەر ئەوە ئەم هاوکاریەی کە ئەکرا لەلایەن عێراق و ئەمریکەکانیان کرد تامان ئەمریکا بە هیچ جۆرە قبوڵی نییە کە ئەو دۆلاری لە ئەنجامی فرۆشتنی نەوتەوە دەست ئەکەوێت بچێتە بواری تەهریبی عملەوە بە قاچاق ببرێتە دەرەوە بۆ تەمیلکردنی بازاڕەکانی دەروی عێراق بەکاربێت دیارە تەنها کێشەکە ئەوە بوو بۆیە ئەو کاتە وەکو تەڵەبیاتێک فەرزیان کرد بەسەر بانکی مرکزی عێراق و ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەبێت سیستەمی بانقی لە عێراقا بکرێتە ئەلکترۆنی لە ڕێگەی مەناسێکی ئەلکترۆنیەوە لە ڕێگەی پلاتفۆرمێکەوە بۆ ئەوەی کە شەفافیەتی پێوە دیار بێ ئەو دۆلاری کە لە ئەنجامی فرۆشتنی نەوتەوە دەستانەکەوێت
چۆن ئەیفرۆشن و بۆ چی مەبەستێکیش ئەفرۆشێت ئەبێمە ئاگادارین بەڕاستی. طبعا ئەمە بوو کە بەشێکی زۆر هەم لە سیاسەکانیش و هەم لە شۆفەکانەکانیش تێکەوتن وا تێگەشن کە بەڕاستی ئەمریکا ئیتر کۆمەڵە سزا و کۆمەڵێ ئابلوقە بەسەر عێراق ئەسەپێنرێت. ئەمە بابەتێکی جیازە، بەڵکو ئەمە نەسزا بوو و نە ئابلوقەش بوو، بەڵکو ئەمە کۆمەڵێ مەرج بوو لەلایەن فیدرال ڕزێرفی ئەمریکا، واتە احتیاتی فیدرالی ئەمریکا داوا لە عێراق و بانکی مرکزی عێراقی کرا کە ئەبێ ئەم کۆمەڵە مەرج و شەرت و شورتانە قبولکەن. ئێمە طبعا هەر لەو کاتە دوو مانگ لەمە پێشی من بۆ چوونم وا بوو کە حکوومەتی عێراقی نابێت لەگەڵ ئەمریکا ڕێبکە، بەڵکو ئەبێ پابەت بێ بەم ئەنی بە مەرجانەوە ڕێکەوتن جیاوازە. ئێستا ئێمە بمانێ و نەمانێ وڵاتی گۆک عێراق لە ڕووی ئابووریەوە لەژێر هەژمونی ئەمریکایە بەڕاستی. بۆیە ئەمریکا لەلایەن ئەمریکەکانەوە داوا کرا ئەنی بەڕاستی خۆی بۆ خۆی هەم لە بەرژەوەندی احتیاتی نەقدی بانکی مرکزی و هەم لە بەرژەوەندی دۆخی ئابووریەکەی و هەم لە بەرژەوەندی هاوڵاتیانیشە، چونکە ناکرێت ئێمە وڵاتی گۆک و عێراق کە ئابووریەکی ڕێیعی و تاکسەرچاومان هەیە تەنها نەوت ئەفرۆشین، ناکرێت ئەم داهاتە زۆری لە ئەنجامی فرۆشتنەوە ینی لە ئەنجامی فرۆشتنی نەوتەوە دەستمانەکەوێت بەشێکی زۆری بچێتە بۆ ریسپیکردنەوەی پارە و تاهریبی عملەوە بەڕاستی ناکرێت. لەبەرەوە ئەمە ئەتوانین بڵێن ئەم مەرجانە ئەم کۆمەڵە ڕیکوارمنت و تەڵەبیانی کە بەسەر عێراق سەپێنرا بەڕاستی لە سەداسە لە بەرژەوەندی گەلی عێراق و احتیاتی نەقدی بانکی مرکزی عێراقشەوە دوجاریش ئەزانم ئیستنتاجەکەی وەرەگرینەوە بە حەقە. لەبەر ئەوە دوای ئەوەی کە ئەم کۆمەڵە فشارانە لەسەر عێراق دروست بوو، کۆمەڵێ ینی بڵین دوو هۆکاری تەکنیکیش هاتە ئاراوە، ینی وەکو بڵێ دوو ئاستەنگی قورس بۆ عێراق دروست بوو، ئەویش هۆکارە تەکنیکەکان و وەکو بڵێ کارژێڕەکان بوو. هۆکارە تەکنیکەکان یعنی چی؟ تەمان کە کاتێک ئەمریکا داوای لە عێراق کرد کە پێویستە ئێوە فرۆشتنی دۆلار لە ڕێگەی مەناسک ئەلکترۆنیەوە بکەن. تەمان ئەم ڕێکارانە ئەم جۆرە میکانیزمە چونکە عێراق 20 ساڵ زیاتر لە دوای ڕۆخانی ڕژێمی عێراقەوە بەپێی سیستەمێکی ترادیشنالی تەقلیدی کۆن هینەوەکو بڵێ مامەڵەدارەکان کراوە. بانکی مرکزی دەستا و دەست دۆلاری عرض کردووە، دیناری وەرگرتووە. ئەمە تەمان تا کۆی بانکە بازرگانەکان و بانکە ئەهلیەکان و بانکی مرکزی خۆشی لەگەڵ ئەم سیستەمە ڕایەن کۆمەڵی ئاستەن کۆمەڵێ وەکو بڵێ کورسایی لەسەر دروست ئەبێت. ئەمەش ئەتوانین بڵێن ئاستەنگە تەکنیکەکان بوو. بەڵام دیارە ئەوەشەوە تقریبا نزیکەی 3 مانگە بە بەردەوامیەوە وەفدی عێراق هەم چوو ئەستانبول و هەم ئەمریکاش ئیتر کۆمەڵی ئێستا وەکو بڵێ کۆمەڵێک ئەنی ڕێکار و کۆمەڵێک وەکو بڵێ خول بۆ ئەم کاربەندەکانی بڵێن بانکە بازرگانەکان کراوەتەوە. هێواشەوەش ئەم مەسەلەیە چێتۆ سەر پێخۆی. بۆیە من ئەو کاتە پێم وابوو کە بەڕاستی لەبەر ئەوەی عێراق هیچ هۆکارێکی ئابووری نییە، منطقی تیانە، لۆژیکی تیانە، بەهای دیناری عێراقی لە بەرامبەر دۆلاری ئەمریکا دابەزێ. ئەم بابەتە ئەم هۆکارە ئەم دافعانە دافعی سیاسین و دافعی سیاسەکانیش قابلی حەلە و لەسەر مێزی گفتوگۆ ئەتوانی ئەم مەسەلەیە چارەسەرکە. ئەمەیە وە لەلایەکی تریش من پێم وابوو بەڕاستی دۆخی ئابووری و سیاسی عێراق بۆ ئەمریکەکان زۆر گرنگە، چونکە ئێمە لە بیرمان نەچێ ئەمریکا هەر لە دوای ڕوخانی ڕژێمی عێراقەوە زیاتر لە 4500 جوندی لەم وڵاتە بەکوژ داوە، ینی وەکو بڵێ هەزینە و خەرجێکی زۆری لە عێراق سەرف کردووە. ئێوە وەکو بڵێ ئاوێنەیەک بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست پیشانی با بە حەقەت. لەبەر ئەوە هەم دۆخی سیاسی هەم دۆخی ئابووریشی بەڕاستی بۆ ئەمریکا گرنگە. یعنی نایەوێت ینی عێراق دوای چەندین ساڵ ئابلوقەی ئابووری لە ساڵی 1990 تا نزیکی 2003 جاری کە عێراق بچێتەوە دۆخێکی وەکو بڵێ نائیسیقرار و ناجێگیری. بەڕاستی ئەمریکەکان نایەنەوێ و چونکە ئێمە لە بیرمانەچێ بەڵێ هاوڵاتیش بینە بیزەبت نایە. من مەبەستم بۆ عدەنیە و دەوڵەتێکێتی. طبعا ئێستا خۆتان نەزانن ئەو زیاتر لە 8 مانگە ئەوروپا بەگشتی بەهۆی ناسەقامگیرەکانی ڕۆژهەڵاتی ئەوروپا بۆهۆی جەنگی رووسیا و ئۆکرانیەوە ناسەقامگیرە و کێشە لەسەر سێکتەری وزە دروست بووە. باشەوە لەلایەکی تریش سعودیا ئاسی هەنارەکردنی بە نیسبەتێک کەم کردوێتەوە لەسەر ئاسی نەوت. بەڕاستی جا خۆی بۆ خۆی ئەمە پێشمانەڵێکە عێراق لەم دۆخی ئێستاە ئەنی ئەتوانین بڵین پێگەیەکی قورسی هەیە لەسەر ئاسی هەنارەکردنی نەوت. بۆیە ئەمە بۆ ئەمریکەکان زۆر گرنگە. بۆیە ئەگەر تۆ لە ڕۆشنایی ئەمە شۆسەری بکەیت هەم دۆخی ئابووری هەم دۆخی سیاسی عێراق بۆ ئەمریکەکان زۆر گرنگە. و لەلایەکی تریشەوە ئێمە کە وڵاتێکی وەکو ئێران دەوڵەتی ئێران کە وەکو بڵێ دراوسێمانە و پەیوەندیەکی مێژوویی ینی 1000 ساڵەیمان هەیە لەگەڵ ئەو وڵاتەیە، بۆ ئەوانش گرنگە کە سەقامگیری سیاسی و ئابووری لە عێراق بێتە ئاراوە. چونکە لە ئێستاداوە چەند وڵاتێکی وەکو باروان بەڕاستی بەسەر ئێران و بەتایبەتیەوە لوبنان، ئەوە سووریا، ئەوە یەمەنە. جاخۆ ئەگەر عێراقیش لە ڕووی سیاسیەوە ڕوبەڕووی ناسەقامگیری بێتەوە لەلایەکی تریش لە ڕۆ ئابووریەکەیەوە هەر وەکو بڵێ ژێرخانی ئابوورەکەی تەدمیر بێ. ئەمە جارێکی تریش ئەمە لێکەوتەیەکی زۆر نێگەتیڤ لەسەر دۆخی سیاسی و ئابووری ئێرانی دروستەکە. بۆیە ئەگەر هەم لە ڕووە بۆعدە
ناوخۆی و ئەقلیمەکەەوە سەریکە هەم لە ڕووە بۆعدەنی و دەڵەتەکەەوە سەریکەی بەڕاستی عێراق پێگەیەکی گەورەی هەیە هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی ئابوووریەوە بۆیە من لە ڕۆشنایی ئەمەوە من بۆ چونما بووکە بەڕاستی ئەم دۆخەی دینا لە بەرامبەر دووەلات کاتیە و تێژ ئەپەڕێت تەنانەت ماوەیەک لەمە پێش لەگە دکتۆرێکی برادرمان لە لایڤێکە بەرنامەیەکی کردبەوە سەبارە بە دۆخی دنا لە بەرامبەر $2 کۆمنتێکم بۆ نەسی وتم ڕۆژێگە بێ ئەم مەوزوعی دینار و دۆلارە ئەم هەموو ناجێگیری و هەڵبەز و دابەز وەکو چیرۆگەی ژێڕنەوە کۆتایشی پێەیە و من هەتەمە ناژەکەم وابێت ئیشەڵڵا. کاک جۆبار بزانم وەکو شرۆڤەکارێک بەڕێستان هۆکاری ئەم دابەزینە خێرایی ئەم چەند ڕۆژە بۆچی ئەگەڕێنەوە زیاتر وە بزانین بەهای دیناری عێراقی بەکوێ ئەگایانی زۆرێک لە هاوڵاتیان خەمی ئەویانەکە بەهای دیناری عێراقی زیاتر دابەزێت و بەهاکەی ئێستای لەدەست بە. دیارە ئێمە بە پرسیارەکە ببەسینەوە بە وەڵامی ئەو پرسیاریە کەمتەوە کە لە منت کرد بەڕاستی یانی تابان هۆکارە ناجێگیریەکەی پێشووتر لەم یەک دوو مانگە ڕابردووە ئەوە بوو کە ئەو کۆمەڵە خاڵە بوو کە باسم کرد دیارە کۆمەڵێک ینی وەکو بڵێ ینی ئاستەنگ لەسەر بەهای دیناری عێراقی دروست و لەسەر هەنی بەرامبەر دۆلاری ئەمریکی کە خەڵکانی گوهاو ینی دەبدوو هۆکاری سەرێکی یەکەم بانکی مرکزی لەو کاتەیە خستنەڕووی دۆلاری بە ڕێژێکی بەرچاو کەم کردەوە ینی تەنانەت تا 4 قات خستنەڕووی دۆلاری کەم کردەوە بەڕاستی ئەمە لە لایەک وە لە لایەکی تریش لە ڕووی ئەکسپێکتیشن ئێمە لە زانستی ئابووری شتێکمان هەیە ئەکسپێکتیشنی پێڵەن تەوەقعاتی پێڵەن لە ڕووی تەوەقعاتی هاوڵاتیانەوە جۆرێک لا بێمتمانەی هەم بە بانکی مرکزی عێراقی دروست بوو و هەم بە دیناری عێراقیش دروست بوو ئەمە ژوای کرد کە هەر هاوڵاتیەک لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراقیش ئەو سەرمایە نەختینەی کە لە ماڵەوە هیچ سەرمایە گوزارێکی پێوە ناکەن بیان نەدەر و بیکەن بە دۆلاری ئەمریکی تەنانەت تقریبا نزیکەی 40 تریلیۆن دینار لەسەر ئاسی عێراق تەداولی پێوەکرێ بەڕاستی ئەگەر ئەم 40 تریلیۆنە 20 تریلیۆنیشی بێتە ناو بازارەکان و بەڕاستی قودرەتی شرایی دۆلار لە بەرامبەر دینارە بە نیسبەتێکی بەرچاو بەرزەکاتەوە کەوەی بینیمان کە نزیکەی تا 170,000 ناریشی تۆمار کرد بەڵام دوای ئەوە کە هەم ینی وەکو بڵێ لایەنە دەرێکیەکان و ناوخۆیەکانیش هەم ئەمریکەکانیش هەم عێراقیەکانیش هاتنە سەر خەت بەجددی لە خەمی چارەسەرکردنی ئەم پرسایە بوون هەم ئەنجومەنی وەزیران و هەم بانکی مرکزی عێراقیش دوای ئەوەی کە وەفتی عێراقی لە ئەستەمبول لەگەڵ جێگیری وەزارەتی خەزانەی ئەمریکا کۆبوونەوە و لەگەڵ هەندێک لە ینی بەڕێوەبەری بانکە مرکزەکانی ڕۆژهەڵاتی ناوڕاستە کۆبوونەکان ئەنجامدا هەر ئەو کاتە لێکتێگەشتنێک دروست بوو کە ئەگەر بەهای دیناری عێراقی زوو بەدەمیەوە نەچین ئەشێ ڕوانی ڕوبەڕووی هەنی وەکو بڵێ شۆکێکی گەورە بێتەوە لە بەرامبەر دۆلاری ئەمریکا هەر ئەو کاتە بڵێن وەزارەتی خەزانەی ئەمریکا ینی پاڵپشتی خۆی نیشاندا بۆ عێراق کە ئێمە بە تەواوی تواناکەمان بە تەواوی توانامانەوە پاڵپشتی بەهای دیناری عێراقیەکەن ئەمە ڕاستە و خۆ دوای بڵاوبوونەوەی ئەم هەواڵانە لە ناوەندەکانی ڕاگەرنا ڕاستە و خۆ دۆلار لە بەرامبەر دیناری عێراقیە ڕوبەڕووی ینی هینە دابەزینێکی زۆر خێرا بووە یعنی تقریبا نزیکەی 20,000 دینار لە بەرامبەر دیناری عێراقیە یعنی وەکو بڵێ پاشەکشەی تۆمار کرد دوایەوە کۆمەڵی لێ دوان زیاتر لە 20 لە دوان و تقریبا 7 بەیاننامە دەرکراوە لەسەر ئاسی عێراق یەکێک لەوانە لێدوانی بەڕێز دکتۆر علی علاق بوو کە باسی لەوە کرد بۆکو بانکی مرکزی ئێمە هیچ کۆتوبەندێکمان لەسەر نییە دەستکراوین ئەتوانین سەپۆرت و پاڵپشتی دیناری عێراقی بکەین ئەتوانین دۆلار ئەوەندە بخەینە بازارەکانەوە تا وەکو بڵێ بەهای درای مەحەلی خۆمان ئەنی بە پارێزرای بمێنێتەوە ئەمە ژوای کرد بە جۆرێک لە جۆرەکان ناڵێم ئەنی بڵێم لە 100% بەڵام بەشێک لەو لایەنە سایکۆلۆژیای هاوڵاتیان ئەو جۆرە تەوقعاتی هاوڵاتیان سەبارەت بە بانکی مرکزی و دیناری عێراقی تا ئاستێک ئەو بێمتمانەیە بڕێوێتەوە بەس جارێ ئەتای سەهر متمانەیان نییە پێم وایە متمانەکە تا ئاستێک گەڕاوەتەوە بەڵام ناتوانین بڵین لە 100% چونکە بەڕاستی مەترسێکی گەورەیە درای مەحلی لە هەر وڵاتەکە متمانەی خۆی لەدەست بە ئێمە فانکشنەکانی ئەگە باسی فانکشنەکانی سنترال بانک بکەین لە هەموو دنیاواتە ئەرکەکانی بانکی مرکزی لە هەر وڵاتەکە یەکێک لەو ئەرکانە ئەوەیە پێوترێت تڕست واتە پاراستنی بەهای درای مەحلی ئەمە لە ئەستۆی بانکی مرکزی عێراقی ئەبێ زۆر ئەم مەسلەیە ینی ئەم لایەنە ئەبێ زۆر دیفاعی لێ بکرێ و زۆر دەبە پارێزایی بمێنێتەوە بۆی ئەتوانم بڵێم بەڕاستی ینی بەرپرسیارانە بانکی مرکزی هاتە سەرخە تا ئەسێک ئەتوانم بڵێم بە زۆرێک لە جۆرەکان ئەو متمانەی ئەو سیقەی بۆ بانکی مرکزی عێراقی ژێڕایەوە چونکە لە پێشترە ئەوەندەیان لێدوان و بەیاننامە دەرکرد ینی بە زۆرێک لە جۆرەکان لای هاوڵاتیان تەوقعاتێک دروست بوو کە ئەمان هیچ برمایەکی نۆ ڕاز نییە بەڵام کە دوای ئەوە بەجددی هاتنە سەرخەت بۆ نمونە سعری صرفی ثابتی بانکی مرکزی لە 100
146,000 نارەوەدا بەزان بۆ 130,000 نار ڕاستەوخۆ ئیتر نییە وەکو بڵێ بە جۆرێک لە جۆرەکان لای خەڵک ینی هینێک دروست بوو زیهنێک دروست بوو ینی وەکو بڵێ جۆرێک لە بیرکردنەوە دروست بوو کە بانکی مرکزی بە جدی لەسەر ئەم پرسە ئێوە ئەنی دۆخیتنا لە بەرامبەر دۆلارە 400 بۆی ئەتوانم بڵێم جۆرێک لەو متمانەیە گەڕاوەتەوە بەڵام ئەوەی کە ئێستا گرنگە لەم هەلومەرجەی ئێستاە ئەوەی کە زۆر پێویستە ئەبێ بانکی مرکزی عێراقی سعری سەرفی سابت کە دۆلار عەرزەکە بە 130,000 نار نابێ ئەو کەلێنە گەورەیە ئەو گاپە گەورەیە لەگەڵ سعری بازارەکانە فەرق مێنە چونکە ئێستا سعری سەرفی سابت لە بانکی مرکزی عێراقی بە 131,000 نارە بەڵام لە بازارەکان نزیکەی 150,000 نارە نزیکەی لە 115 جیاوازی لە نێوان نرخی فەرمی و نافەرمی هەیە بۆیە پێویستە ئەم کەلێنەش کەم کاتەوە ئەوش بەچی ئالێت و میکانیزمێت بەڵێ ئەوش بەچی ئالێت و میکانیزمە بەڕاستی یەکەم پێویستە ئێمە وەکۆی کە سەرەتاش باسم کرد ئەمریکەکان داوایان کردووە کە سیستەمی دارایی بانک ترانسفێر حواڵەکردنی دراو هەمووی بە ئەلکترۆنی بکرێ بەڕاستی تامان ئەمە من بۆ چوون مایکە لە 100% لە بەرژۆندی احتیاطی نەقدی بانکی مرکزیە بە شەفافی چۆن دۆلار وەرئەگرێت لە ڕێگەی مەناسێکی ئەلکترۆنیە و چۆن ئەیفرۆشیە بۆچی مەبەست و ئامانجێکیش ئەڕاتە دەرەوە ئەمە گرنگە تامان ڕابتە بە ئەمەوە هەتا ئەم سیستەمی حواڵەیە زوو بچێتە سەر پێی خۆی و هەموو بازرگانەکان لەسەر ئاسی عێراق و هەرێمی کوردستان وابەستە بکەن بە بانقەوە لە باتی ئەوەی بچن بە کاش دەستا و دەست دۆلار تەحویلکەن بۆ دەرەوە لە ڕێگەی بانقەکانەوە بیکەن ئەوەندە ڕەبتە بەوە کە ئیتر بەهای نەر عێراقی لە بەرامبەر دۆلاری ئەمریکا بەرزە بێتەوە هەر کاتێ زوو ئەم پرۆسی بە سیستەمکردنی بانقەکان بچێتە سەر پێی خۆی بە دڵنیاییەوە هەنگاو بە هەنگاو ستێپ بای ستێپ دۆلار لە بەرامبەر دیناری عێراقیە یەتە خوارەوە و لەلایەکی تریش ئەوەی کە زۆر گرنگە بە حەقەت بە داراییکردنی هینە بە سیستەمکردنی بازارەکانی دراوە بە حەقەت ئێمە شتێکمان هەیە لەسەر ئاستی بازارەکانی جیهان هینی پێڵم فاینانشال مارکێتی پێڵن واتە بازاری دارایی بەڵام ئەم بازارە دارایانە هەر هەمووی بە سیستەم کراون لە ڕێگەی پلتفۆرمەوە کرێت لە ڕێگەی سیستەمی ئەلکترۆنیەوە کرێت ئەمەی کە ئێستا لە بازارەکانی عێراق ئەگوزاری بازاری دراوشەکان ینی بە حەقەت جۆرێک لە ینی وەکو بڵێ شێوازێکی تەقلیدی ترادیشنالی کۆنی پێ زۆر ڕاستە کە چەند ساڵە هەر لەوەتی دۆلاراتۆتە ناو عێراقەوە ئەو سیستەمە هەیە بیزەبت ئەوەتەی کە ینی عێراقی هەر ئەم ینی ئەم تەداولە بە شێوازێکی تەقلیدی کۆن کراوە تامان ئەبێ ئەم بازارە داراییانە ئەم بازارانەی دراو هەمووی بە ئەلکترۆنی بکرێت وانەی لە چوارچەوەی فاینانشال سیستەمێکە و لە ڕێگەی پلتفۆرمەوە ئێستا تۆ بۆ نمونە ئەگەر سەری بازارەکانی فۆرەکسکەی لەسەر ئاسی عالەم لە ڕێگەی پلتفۆرمێکەوە وەکو مێتا ترەیدەر و نیەت دانیا و ئەمانە هەر هاوڵاتیە کە بیەوێت لەم بازاری فۆرەکسەیە مامەڵە بکات لە ڕێگەی برۆکەرێکەوە پەیوەندیان پێوەکات ئەو کاتە هەژمارێکەکاتەوە لە بانکێکەوە ئەتوانی وەکو هەموو ترەیدەرێک لەو بازارانە مامەڵە بکە بەڵام ئەم بازارانی ئەوەی نییە تامان ئەمەش هەتا زوو بچێتە سەر پێی خۆی ئەو کاتە کۆی سیستەمی دارایی کۆی سیستەمی تەداولی دراوەکان بە هێنوەکو بڵێ بە ئەلکترۆنی کرا لە ڕێگەی مەناسێکی ئەلکترۆنیەوە تامان ئەمە هێواش ئەتوانی بڵێن سیستەمی دارایی بانک ئەبەسیێتەوە بە ناوەندە داراییە بانکەکانی جیهانەوە وەکو بڵێن وەسترن بانک وەکو سوفتی جیهانی ئەوەندەش تەسیراتی لەسەر دابەزینی بەهای دۆلار هەیە لە بەرامبەر دیناری عێراقی هەم تەسیریشی لەسەر ئەوەیە کە کەم سپیکردنەوەی پارە بیزەبت یەکێک لە ئامانجەکان ئەوەیە وانە بیزەبت یەکێک لە ئامانجەکانەوە دەرەوەی دۆلار بە نایاسایی ینی ئەمانش هەر تەسیری ئەبێ لەسەر ئەو تەمان نەزانین چۆنە هۆکاری ئێمە با دوو شتێ لێ جار بکەنەوە سپیکردنەوەی پارە لەگەڵ تەهریبی عوملا ئەمە دووشتی جیاوازن ینی تەقریباً هەرچەند ئەم دوو دەسەواژەیە بۆ ئێمە بەسەر ئەوە گیرە و هۆکارش کەم ئەکرێتەوە بەڵێ ئەخۆ بیزەبت زانی کێشەی ئێمە لە چیا بووە ئەوەی کە ئێستا سەرنج و تێبینی لەسەر بانکەکانی عێراق دروست کردووە ئێمە سیستەمێکمان نەبووە وەکو بڵێ دەست و دەست پارە تەحویل کراوە بە دەرەوە لەم کەلێنانایە گەندەڵی فەساد دروست بووە دۆلارێکی زۆر ڕۆشتە دەرەوە سەرچاوەکەی نەزانراوە نازانم بۆچی مەبەستی و ئامانجێکە ڕۆژانە بانکی مرکزی 200 تا 250 میلیۆن دلاری عرض کرۆ فرۆشتوێتی باشە کە ئێستا لێکۆڵینەوەیان کرۆ توێژینەوەیان کرۆ لەسەر ئەم بابەتە ئەم قەبارە گەورەی خستنە ڕووی دۆلار لەلایەن بانکی مرکزیەوە لە ئاسێکی زۆر بۆ بەڕاستی وڵاتی وەکو تورکیا کە دراوسێمانە ڕۆژانە بە 50 میلیۆن دلار ئەتوانێت بەهای درای مەحەلی خۆی ڕابگرێت ناکرێت وڵاتی وەکو عێراق ڕۆژانە 250 میلیۆن دلار عرض بکات کە قسە لەسەر ئەوەیە تێبینی لەسەرەوەی ئەم دۆلار ئەمریکا بەشێکی بۆ تەمیلکردنی بازارەکانی دەروی عێراق ینی بەکار هات پێچ و بێتە بواری تەهریبی عوملەوە بەڕاستی لەبەر ئەوە قسەکە لەسەر ئەوەیە تەمان کە ئەم کۆی سیستەمی بانقی بە ئەلکترۆنی کرا ئەو کاتە زۆر شەفاف بێت تۆ لە ڕێگەی مەنەسێکەوە لە ڕێگەی پلتفۆرمێکەوە لە ڕێگەی مؤشیراتەکانەوە چەند دۆلار وەرەگریت
و چۆن ئەیفرۆشی و بۆچی مەبەست و ئامانجەگەڕەوە هەر هەمووی بە شەفافی دیارە بۆیە ئەمە باشترین خزمەتە بۆ ڕوبەڕووبوونەوە و کۆنتترۆلکردنی تهریب عملە لەسەر ئاسی عێراق. باشە کاک جەبار وەکو وتەبێژی بازاری ئاڵوگۆڕی دراو ئێوە بەڕێستانە سلێمانی تا چەند لە بازاری سلێمانی لەسەر بۆرسی سلێمانی ڕازیت پێت باشە ئەو بیرۆکەی چیتان هەیە بۆ باشترکردنی ئەو بازارە؟ ئێمە ئەگەر تۆ سەری بۆرسەکانی جیهان بکەی بەگشتی کە پێڵم بازاری فۆرەکس فۆرەکس زۆتە فۆرین ئەکسچێنج مارکێت واتە بازاری ئاڵوگۆڕی دراو لەسەر ئاسی هەر هەموو جیهان کراوە بە ئەلکترۆنی لە ڕێگای پلتفۆرمێک واتوانین تۆ لە ناو مۆبایلەکەی خۆتە یان لە ناو لاپتۆپەکەی خۆتە وەکو ترێدەرێک وەکو بازرگانێک پەیوەندی بە بروکەرێک بکەی بروکەر چیە بروکەر ئەو کۆمپانیانن یان بۆ نمونە بڵێن ئەو کاراکتەرانن کە وەکڵی لینکێک لە نێوان بانکەکان و بازرگانەکانە دروستەکەن بۆ ڕایکردنی مامەڵە داراییەکانی خۆیان بەڕاستی باشە جا لە بازارەکانی فۆرەکسا بەگشتی وایە تۆ هەر وەکو بازرگانێک ئەتوانیت ئەکاون نەمبەرێ لە بانکێکا بکەیتەوە ژمارە حسابێک بکەیتەوە لە ڕێگای بروکەرەکانەوە مامەڵەدارەکانی خۆ بە ئەنجام گەێنی بەڵام ئەمی کە ئێستا لەسەر ئاسی عێراق و هەرێمی کوردستان هەیە ئەتوانین بڵێن بازارە دراوەکانی ئێمە ینی بازارێکی تەقلیدی ترادیشنالی کۆنا هەموو مامەڵەکان مامەڵەی فیزیکەڵین دەستا و دەستن و ڕوبەڕوون بۆ نمونە من دۆلارە دەم بە بەڕێزە تۆش لە بەرامبەرە دینارمەی تێ بەحەقەت کە ئەمە نەئەبووە بێەوە نزیکەی 20 ساڵە بازارەکانی دراو بەم شێوازە تەقلیدی کۆنە مامەڵیان کردووە بەڵام لە کاتێکیشا بازارەکانی دراوی سلێمانیش و هەرێمیش ینی بەگشتی ئەتوانین بڵێن خزمەتێکی زۆر گەورەی بە چالاکی بازرگانی هەرێمی کوردستان گەیانەوە ئێمە لە کاتێکە وەکو هەرێمی کوردستان خزمەتگوزاری بانقیمان نەبوو ئەو حەجمی ئیسراداتی خارجیەی کە لەلایەن بازرگانەکانەوە ئەو هاوردەکنی کاڵاو کەلوپەلەی کە لەلایەن بازرگانەکانەوە ئاهات بۆ هەرێمی کوردستان ڕێگایەک نەبوو کە بتوانن تەحویلی دراوەکانی لیا بکەن بۆ ئیلتیزاماتی بازرگانی بۆ نمونە بازرگانێک کاڵا لە وڵاتێکەوە هێنێ نە ئەزاندرا لەکوێوە پارەکە تەحویل بۆ ئەو جیهەتە بکەن کە کاڵاو کەلوپەلەکەی لاتەوە بۆیە ئەتوانین بڵێن لەو کاتەیە بازارەکانی دراو وەکو بڵێ ئەلتەرناتیڤێکی زۆر باش بوو بۆ جێگرەوەی باخەکان کە بتوانێت چالاکیە بازرگانەکانی هەرێمی کوردستان بەڕاستی ئارەسە بکە بیزەبت هەرواش دەرچوو بەڵام ئەمە لە ئەنجامی چیوە سەرچاوی لە ئەنجامی غیابی سیستەمی بانقی دەکە ئەمە هەم لە هەرێمی کوردستان و هەم لە عێراقیش نیمانە بەڵام کە کاتێک ئەم سیستەمی بانقی هاتە سەر پێخۆی ئۆتۆماتیکی سیستەمی ترانسفێر و حواڵەکردن ئەبێ بجێزرێتەوە بۆ بانقەکان وەیە بەگشتی ئەتوانم بڵێم ئەمەی کە ئەم بازاری دراوەکانی ئێمە هەم لەسەر ئاسی عێراق و هەم لەسەر ئاسی عێراقیش بەڕاستی ئەنی سیستەمێکی تەقلیدی کۆنا ئەبێ کۆی ئەم بازارانە بە سیستەم کردی ئێستا ئێمە وەکو سلێمانی دەست پێشخەرێکی زۆر باشمان کردووە ئێمە ئێستا لە هەوڵی ئەوە داین پلتفۆرمێکمان دروست کردووە ئەم پلتفۆرمە کۆی بازاری ئاڵوگۆڕی دراوە هەموو کۆمپانیا سەرافیەکان و نووسنگە سەرافیەکان لە ڕێگای پلتفۆرمێکەوە مامەڵەکانیانەکەن لە چوارچەوەی فاینانشنال سیستەمێکە تقریبان ئەتوانین بڵێن ئەبێتە بازارێکی فۆرێکسی لۆکەڵی ئەنی بەڕاستی ئەمە ئەتوانین وەکوێ نموزەجێکی زۆر جوان پیشانی دەرەوەشی بین و پیشانی لایەنە دەرێکەکانیش بین کە ئێمە ئەوە تا بازارێکی دارایی پێشکەوتومان هەیە بەڵام لەسەر ئاسی لۆکەڵی لەسەر ئاسی ناوخۆی ئەو ئێسامە لە هەوڵین و هەموو نووسنگە سەرافیەکان و کۆمپانیا سەرافیەکانمان سەرژمێری کردووە هەر هەمووی ئەبەسرێتەوە بە پلتفۆرمەوە هەر هەمووی ڕجستەر ئەکرێت مامەڵە دارایەکانی خۆیان لە ڕێگای ئەو لاپتۆپەی ئەو سیستەمێکێتە بەردەستان لەو ڕێگاویکەن ئەمە بەڕاستی خزمەتێکی دارایی زۆر ئەکات بەڵام تا ئێستا ئەتوانین بڵێن بازارەکانی دراو لە هەرێمی کوردستانە لە چوارچێوەی سیستەمە فزیکەڵە تەقلیدە کۆنەکەیە ماوەتەوە هەموو شتێک دەستا و دەستە بەڵام ئەگەر ئینشاڵڵا ئەم سیستەمە بێتە سەر پێی خۆی ئەم پلتفۆرمەی دەکە قسەم لەسەر کرد بێتە سەر پێی خۆی ئەتوانین بڵێن ئێمەش وەکو هەرێمی کوردستان خاوەنی فاینانشال سیستەمێکی واتە خاوەنی بازارێکی دارایی هاوچەرخ و وەکو بڵێ وەکوڵێ بازارێکی ئەلکترۆنی زۆر باشە هیوادارین ئەوەش خەڵکیش بۆ هیوایەکە ئیشەڵا لە بەرنامەشایە کە هەم موچەش بکرێ بەو سیستەما هەم زۆر شتی ترەکرێ بۆ سیستەما هەستەکەمەوە کاریگەرێکی زۆر باشیە بەتەشید تامان ئەوە یەکێکە من تقریبا 4 ساڵ پێش ئێستا داوام کرد لە حکوومەتی هەرێمی کوردستان وتم پێویستە خزمەتگوزاری بانکی ئەکتیڤ بکرێت ناکرێت ئێمە زیاتر لە 1,250,000 موچەخۆرمان هەیە هەر هەمووی دەستا و دەست بچن لە باغەکان پارەوەرگرن یان لە دامەزراوەکەی خۆیان پارەوەر بگرن ناکرێت و هەل لە عێراق بڕۆ لە دەرەوە
سیستەمی بانکی زۆر ئەکتیڤە، ینی مامەڵەکردنی کار زۆر کەمانی ینی بەنیسبەی لە 95 هاوڵاتیان لە وڵاتان مامەڵەتدارایەکانی خۆیان لە ڕگای بانکارتەوەیە بەڕاستی وەکو بڵێ کرێدیت کارت و فیزا کارت و ئەمانە بۆیە گرنگە ئیش لە سەرامە بکرێت ئەوەی هێواشەوە ژوای ئیشی لەسەرەکە نابێ بەڕاستی پێدانی موچەی فەرمانبەران بە ئەلکترۆنی بکرێت لە ڕگای ینی بانکارتێکەوە بێ تامان کە کاتێک من موچەکەم لە فەرمانگەکەی خۆم ڕاستەخۆ هاتە سەر ژمارە حسابی بانکەکەی خۆم ئەو کاتە من زۆر کاش بەکارنیانم کە کاتێک ئەچمە بازار مامەڵەکانی خۆم ئەنجامێن بۆن و من ئەچمە مارکێتێک کاڵا و کەلوپەل ئەکڕم ئەو کاتە ئەبێت مارکێتەکەش بی لە هێنانی جیازی ITM کاتەوە ئەمێری ITM کاتەوە ئیتە وردە ئەمە ئەتوانی بڵێن لە فترێکی زەمەنیە لە ساڵێکە 2 ساڵە وردەوە کۆی مامەڵەتدارایەکانی ئێمە ئەبێتە سیستەم جا بەڕاستی ئێمە هەر لە ڕووی تەندروستیەوە بگرە هەم لە ڕووی سەیفتیەوە بگرە مامەڵەکردنی کاش بەڕاستی لە ڕووی بە جۆرێک لە جۆرەکان مەترسی هەیە ینی تۆ ئەم دراوی ئێمە بەکارێنین لەوانەیە لە ڕۆژێکە سەدان دەست بکات ئەمە هەر لە ڕووی تەندروستیش ئەمە خۆی بۆ خۆی لێکۆڵێکی خراپ لەم 1-2 مانگەی ئەم ساڵا یا مانگی 3 بێ یا 4 بێ موچی خانە نشینان ئەکرێ بە کارت ینی زۆر جێگەی دڵخۆشیە ئەمە هەمووی بکرێ بەکار زۆر باشە ئەو کاتە هەر کەسێک مارکێتێک بێت پێشانگایەک بێت هەر ناوەندێک بێت کە کاتێک تۆ ینی پارەت بە نەقد پێ نەبوو لە گرفانتان نەبوو تەمان تۆ کارتێکی بانکیت پێەیە ئەبێ ئەو ناوەندە ئەو مارکێتە ئەو پێشانگایە ئەبێ بچێت دەستگای ITM بێنێ لە هینە لە ڕگە ئەو جیازی ITMەوە تۆ ئەتوانیت مامەڵەکانی خۆ بە ئەنجام گەنیتر ئەو کاتە کاشیش هەنی کەم ئەبێتەوە و هەم لە ڕووی سەیفتیشەوە بەڕاستی تۆ ئینە قەبارێک پارە لە گیرفانە هەیە بەڵام ئەگەر کارتەکە بێ لە گیرفانتە ئەگەر ئەم کارتە لێشت بکە هیچ مەترسیەک نییە بە یەک تەلەفۆن ئەتوانی پەیوەندی بە بانکەکەتەوە بکەیت و کارتەکە باتڵکەیتەوە و ئەگەر لێشت بکەوێت و پەیوەندیش بە بانکەکەەوە نەکەیتەوە ئەم کارتی بانکەی تۆ کۆدی هەیە ئەو کەسەی کە ئەم کارتی تۆ هەڵەگرێتەوە ئەگەر ناتوانانی هیچ مامەڵەیەکی پێ بکە هیچ تەداولیش پێ بکات چونکە لەبەروی ئەمە ینی کۆدی لەسەر وەکۆتەکەش نازانێت بۆیە ئەبوایە لە 2005ەوە هەرێمی کوردستان بیری لە ئەم پرۆسەیە بکردایەتەوە سیستەمی دارایی بانکی بە ئەلکترۆنی بکرا بەڵام ئێستاش وەکو بڵێ نەچۆ بچێ هیوادارم ئیشی لەسەر بکەن و لە کۆتاجارە من تەسەورەکەم ینی ئیستنتاجێکی زۆر باش بۆ هەرێمی کوردستان و عێراقیش بەجێڵێ ئینشەڵڵا هەروە بێ کاک جەبار زۆر سپاس بە دووبانکردی ئەمڕۆ زۆر سپاس بۆ زانیاریەکانت زۆر سپاس بۆ بەڕێز کاک جەبار گۆران کە بەڕێزیان وتەبێژی بازاری ئاڵوگۆری دراو بوون لە سلێمانی ئەمڕۆ لای ئێمە میوان بوو کسە باسمان کرد لەسەر هۆکاری ناجێگیری بەهای دیناری عێراقی بەرامبەر دۆلار تا پرۆگرامێکی ترە شاد بن خواتان لەگەڵ